سەباز لەسەر ژیانی یان نووسین و بەرهەمەکانی لەگەڵ مامۆستا یاسین عارف نووسەری کتێبی ژیان لە زیندان 15 ساڵ لە زیندانەکانی ئەمریکا. پاستۆخۆ کاک یاسین خۆی لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە باز لەو ئەزمونە دەکەین کەوا عمرێک لە غەریبی و لە تاراوگە و لە زیندان و لە جۆرێک لە دەردەسەری و مەینەت ئێستاکە و یاداشت و بەرهەم و بیرەوەریەکانی خۆی نووسیوەتەوە و قسە و باس لەسەر کتێبەکەی و هۆکاری نووسینەوە و وەروەها کۆمەڵێکی تر لەو بابەتان دەکەین. مامۆستا زۆر زۆر بەخێر بێن. سپاستانەکەم دووبارە عەزەتمان دایتەوە زوو عەزەتێنم ماوە لە بە خۆشحاڵیەوە سپاس. 15 ساڵ ژیان لە زیندانەکانی ئەمریکادا لە تۆی دوو بەرگا پێم وا بێت تازەترین بەرهەمتە کە نووسیتەوە گەر بۆمان باس بکەی چی پاڵی پێوە نایت بینووسیتەوە؟ وەڵی بەنسبەت دیارە نووسینەوەی ژیاننامە زۆر کەسیانی ژیاننامەی خۆی نووسێتەوە و قازانجێکی زۆریشی تێدایە بەوەی کە ئینسان بە ئەزمونێکدا ڕایە ئەزمونێک پەیداکە کە لە ڕێگای با بڵێن ژیاننامەکەیەوە ئەتوانێت ئەو ئەزمونە بە خەڵکی کە و بگەێنێ بۆی ئەوانش بتوان سوود لەو ئەزمونە بکەن یا هەندێوانە و شتیوای لێ فێر بن. بەڕاستیش ژیاننامەکەی من تا ڕادەیەک شتێکی دەگمەنە یا حالەتێکی تایبەتە فەلەبەرەوە زۆر بە زەرورم زانی کە بینوسمەوە بۆ ئەوەی لاوانی وڵاتەکەم سوودی لێ بێن. زۆر باشە مامۆستا، ئەگەر باز لە چیرۆکی ئەم کتێبە بکەین کە نزیک بە زیاتر لە 1000 و چەندێک ئەوە لاپەڕە ئەم پەرتووکە لە دوو بەرگدا نووسیوەتەوە، باز لەوە بکەین کە ینی چیرۆکی دەستگیرکردنەکەت وە چۆنێتی سەفەرکردنت بۆ ئەمریکا، چۆن گەشتی تا ئەمریکا، دوای ئەوەی چۆن دەستگی کرای کە ئەمە ئێستا لە سۆشیال میدیا بەتایبەت لە چەند شوێنێکە بینیم کە باز لەم پەرتووکەی جەنابە بوو بۆی کە گرنگە بزانین چۆنێتی دەستگیرکردنەکەت وایە خودت چۆنێتی سەفەرکردن بۆ ئەمریکا بۆمان باس بکەیت. بەنسبەت چۆنێتی سەفەرکردن بۆ ئەمریکا ئەویان زیاتر لە کتابی یەکەمی ژیاننامەکەمایە کە تا ئێستا نەکراوە بە کوردی، چونکە لەوەیاندا کە ناوی سن ئۆف ماونتنە فمن باسی ژیانی خۆم کردووە لە لەدایک بوونمەوە تاوەکو گەیشتنم بە ئەمریکا. فامەی دووەمیان بریتیە لە ژیاننامەکەم لە ئەمریکا کە 4 ساڵ و نیو لەوێ بوومە بەر لە گرتنەکەم و پاشانیش 15 ساڵ لە زیندانەکانی ئەمریکا. فلەمەیانە باسم کردووە هەر بۆەوەی کە خەڵکیەک یەکێکەمەیانە خوێنێتەوە کتابی یەکەمی لەلانیە تێبگات کە چی منی لە گوندێکی گەرمیانەوە گەیاندووە بە ئەمریکا و بۆچی گەشتومەتە ئەوێ و لەسەرچی گیراوم و بۆچی 15 ساڵم لە زیندانە بەسەر بردووە. فەناچار باسی چۆنێتی ڕۆیشتنەکەم بۆ ئەمریکا لێرەدا نووسیوەتەوە کەسانێک کە کتێبەکەیان دەستکەوێت یا کتێبەکە خوێندنەوە ئەوەی تێدایە. اینجا لەسەر چیش گیراوم یا گرتنەکەم چۆن بووە ئەوشم هەر لێرەدا تا ڕادەیەک باس کردووە، گەرچی کتابەکە لەسەر قەزیێنی کەم نییە، زیاتر لەسەر ژیاننامەکەیە، چونکە کتابێکی کەم هەیە لەسەر قەزیەکەمەی شەر بە ئینگلیزیە و تا ئێستا نەم کردووە بە کوردی. فبە هیوام ئەوەشان هەر بکەم بە کوردی، ئەوە بۆ خەڵکی ڕوونەکاتەوە کە لە هۆڵی دادگایە چی ڕوویداوە و کە تاوانەکان بە حساب چی بوونەوە چۆن من ئەو 15 ساڵم بەسەرا دراوە. ئەمەیان زیاتر ژیاننامەیە لە زیندانەکانە چیم بینیوە چیم بینیوە. بەڕاستی 15 ساڵ ژیان لە زیندان ڕەنگە ئێستاکە بە وتنی ئاسان بێ، بەڵام تۆ بێنە پێشاوی خۆت لە گەرمیانەوە لە ویلەیەکێک لە ویلایەتەکانی ئەمریکای و 15 ساڵ حکمیش دراوی بە ناحەقیش، ئەوە باواز لە قەزیەکە بێنی بچینەوە سەر ئەو ژیانەی، یعنی چۆن ئەو یادگاریانت لە مێشک ماوە، چۆن پۆلێنی دابەشت کرد کە 15 ساڵ بنووسیتەوە، چونکە 15 ساڵ تەمەنێکی زۆر زۆرە، ینی گەنجێک ئەگەر ئەو ڕۆژە لەدایک بوو بێت تا ڕۆژی تۆ لە زیندانی تێدەرەوە ئیتر گەنجێکی 15 ساڵە دەڵێن گەورە بۆ، ینی بۆمان باس بکەیت زیاتر. ئەوی ڕاستی وێ، ینی 15 ساڵ وەکو ئەڵێن تەمەنێکە جیلێک ئێستا بە شێوازێکی ئاکادیمی 20 ساڵ دانرێ بۆی جیلێک دێت و بەڕێت، ینی ژیانی تقریبەن جیلێکە ئینسان لە زیندان ئایباتە سەر. زیندان خۆی لە هەر جێگایەک بێ هەر ناخۆشە،
و ئەگەر بە زوڵمێکیش لەو کەسە کرابێ و بە بێتاوانی زیندان کرابێ زۆر ناخۆشتر و گرانترێکە و ئەگەر لە غەریبی و دووری بێ و نەکرد ئاگای لە دنیا بەڵکو و ئاگای لە کەس و کارەکەشی نەمێنێ لە خۆشەویستەکانی نەمێنێ دەستی پیان نەگا نەتوانێت سەردانێکی هەبێ بەڵکو لە هەموو کەلتورەکەی خۆیدا بڕێ منە ساڵانە بە درێژای و 15 ساڵانە ڕەنگە جاروبار لەگەڵ خێزانمدانە بێ بە هیچ شێوازە بە کوردی قسەم نەکردووە شتێکم بە کوردی دەست ناکە و بیخوێنمەوە کوردێکم نەبینیوە خۆراکێکی وڵاتی خۆمانم نەبینیوە ئەمە سەرەڕای ئەوەی با بڵێن کە تۆ لە زیندانی لە غەریبی لەلایەکەوە لە زیندانیشا غەریبی و لە جێگایەکی کە هەموو شتێکی لە تۆ جیاوازە کەلتورە زبانە ئاینە هەموو شتێکی جیاوازە اینجا لەگەڵ کەسانێکە ئاژی کە خاوەنی ئەقڵێتێکی با بڵێن چونکە زۆربەی زیندان کراوەکانی ئەمریکا توانی بڵێ کەسانێکی با بڵێن تاوانبارن یا کەسانێکی با بڵێن ئەوەن کە تاوانێکیان کردووە سزنی سیاسی لە ئەمریکا زۆر کەمە ئەی ڕاستی بێ من بەپێی ڕۆژنامەکانی ئەمریکا خۆی و بەپێی بیرمەندەکانیان کە سەدان مەقالە لەسەر بابەتەکەی من هەیە زۆربیان لایەن وا بوو ئەمریکیەکان کە من یەکەم زیندانی سیاسیم لە وڵاتەکەی ئەواندا لە دوای شەڕی جیهانی دووەمەوە یانوشتی وە نەبووە هەرگیز ڕووی نەداوە فەمە حالەتێکی زۆر تایبەتە فلەبەرەوە هیچ گومانی تێدا نییە کە هەموو ڕۆژێکی ئەڵێ کارەساتێکە هەموو ڕۆژێکی مەرجێکە هەموو ڕۆژێکی با بڵێن ساڵێک بوو کە تا تەواوە بوو بەڵام لەگەڵ ئەوەشدا تەواو بوو کە شتێکیش تەواو بوو دوای ئاوڕی لێدەیتەواڵێ وەکو خەونێکی لێدێ وەکو خەونێکی لێدێ فلەبەرەوە پێم خۆش بوو بینوسمەوە بۆی ئەمڕۆکە بەداخەوە لە وڵاتی خۆشمان کەسانێکی زۆر ناومێت بوونە بێهیوا بوونە بە تایبەتی گەنجەکان یاخود بە زۆری بە شێوازێکی سیر و ڕێگایەکی هاتوونە هاتە گرن ڕۆکەنە ئەوروپا و ڕۆژاوە پێم خۆش بوو ئەوە بنووسمەوە بۆی بزانن کە ژیان پڕی کارەساتە کە ژیان پڕی بێدادیە کە مەرج نییە ئینسان گەیشتە شوێنێکی خۆش ژیانەکەی خۆش بێ مەرجیز نییە لە شوێنێکا بێ کە ژیان لی سەخت بێ ئارامی دڵی نەبێ بەڵکو ئارامی دڵ ئاسوودەی ڕوح شتێکە ئینسان ئەتوانێت خۆی دروستی بکە شتێک ئەتوانێت لە ناخی خۆیدا بیدۆزێتەوە شتێکە ئەتوانێت لەگەڵیدا بێ ئەگەر لە هەلومەرج و ژینگەیەکی خراپیشدا بژی زۆر باشە مامۆستا یاسین ئەو سەروبەندەی کە تۆ دەستگیر کرای پێم وابێت ساڵی 2004 بووە تا چەند پەیوەندی بۆ ڕووداوانەوە بوو کە لە ناوچەکەدا ڕوویاندا بە تایبەت 11 سێپتەمبەر کاریگەری هەبوو لەسەر دەستگیرکردنەکەی تۆ وەڵا ئەتوانم بڵێم هەموو شتێکی بەهۆی 11 سێپتەمبەرەوە بوو نەک لەبەر ئەوەی کە با بڵێن من هیچ پەیوەندیەکم بەو کارەساتەوە هەبێ یاخود تاوان بارکرابێتم بە هیچ جۆرە پەیوەندیەک بەو کارەساتەوە لەو لایەنەوە پەیوەندیەکی ڕاستەوخۆ بە هیچ شێوازێک لە بینی من و قەزیەکەی من و 11 سێپتەمبەرە نییە بەڵام پەیوەندیەکە چۆنە کە 11 سێپتەمبەر ڕوویدا ئەمریکا خۆیان قسەیەکیانەیەڵێن ئێمە گۆڕاین ئەوەی گۆڕا لە ئەمریکا سیاسەتی ئەمریکا بوو چ لە دەرەوە چ لە ناوەوە وهروە خەڵکی ئەمریکا و بۆچوونی خەڵکی ئەمریکا بوو فبەداخشەوە گۆڕانەکە گۆڕانکاریەکی بەرە و با بڵێن ئەوە چوو کە زیاتر ئازادی خەڵک با بڵێن زەوت بکرێ کە زیاتر مافەکانی خەڵک زەوت بکرێ کە زیاتریش دابڕانێک و پەردەیەک لە بینی با بڵێن ئاوارەکان و پەناهەندەکان و خەڵکی وڵاتەکەدا دابنرێ لە بەرەوەی ترسێکی لە دڵی خەڵکەکەتا دروست کرد کە ئەم ئاوارە و پەناهەندانە یاخود ئەم مسلمانانە احتیمالی هەیە ڕۆژێک لە ڕۆژان زیانێک بەوان ببەخشێن فلەبەرەوەی کە وڵاتەکە ئەگۆڕێ کە سیاسەتەکە ئەگۆڕێ بۆ نمونە هەتاوەکو 11 سێپتەمبەر بە درێژایی ئەتوان بڵم لە 60ەکانەوە هەتاوەکو 2000 سیاسەتی دەرەوەی ئەمریکا بریتی بووە لە دژایەتی کۆمۆنیست و با بڵێن چەپڕەوەکان و با بڵێن بیری مارکسیزم فلە دوای 2001ەوە کە ئەو ڕووداوە ڕوئەدات ئەم سیاسەتە ئەگۆڕێت بە دژی لە جیاتیەوەی بڵێن با بڵێن مارکسیزم یا کۆمۆنیزم وشەی کۆمۆنیزمەکەنە تیرۆریست و اینجا ئەکرێتە دژایەتی با بڵێن مسلمانان نەکرد تیرۆریست هەروەکو چۆن لەو کاتەشدا چەندان با بڵێن حرەکەی ئازادی خوازی دنیایی هەبوو بە تایبەتی لە ئەمریکای باکوور بەس لەبەر ئەوەی با بڵێن
تا ڕادەیەک ینی بەبیری چەپ با بڵێن متەئەسیر بوون هەمووەمانە کەوتنە ژێر فشارێکی زۆری ئەمریکاوە ئەو سیاسەتە گۆڕا لە دوای 11 سێپتەمبەر زەختێکی زۆر فشارێکی زۆر خرایە سەر موسڵمانەکان لە ئەمریکا بە تایبەتی ئەوانەی کە ڕویان لە مزگەوت بوو یا چالاک بوون لەلایەنی داوا شتانەوە هەمویان زەختیان کردوێتە کەواتە مامۆستابا بچینەوە سەر زیندان لە ئەمریکا لەبەرەوەی ئەهلی مزگەوتی تو پیاوێکی نوێشکەری بێ هیچ بیانیەک بۆی نان و پیاز بە زمانە بازارێکی خۆمان بە و کەسانەوە بخۆن بە تۆمەتی کە دوورە لە بەڕێزانەوە بە تۆمەتی تیرۆر دەخەیتە زیندانێکی ئەمریکاوە دەمەوێت دووشت بزانم یعنی هەمیشەکە باز لە زیندانەکانی ئەمریکا دەکرێت گۆنتانامۆ و نازانم کۆمەڵێک زیندانی تر و ترسناکن و ڕەنگە ئەشکەنجەدانی دەرونی و جەستەیی و بێزارکردن ئەمانە هەمووی ڕەنگە هەر بۆ تاکێکی ئەمریکی زۆر ناخۆشێ وکو باشیشت کرد بۆ تۆ کە تەنانەت بۆ خواردنەشی ئەدەنێک تۆ غەریبیت و بۆ کولتور و بۆ شتە یعنی چۆن بوو یەکەم جار کە چوویتە ناو زیندانەوە بارودۆخی زیندان ئەوە هیچ بوو هەر خۆی ناخۆشە بۆ تۆ چەند بەرابەر ناخۆش بوو مامەڵەیان لەگەڵ تۆ چۆن بوو ناخۆشیەکەی بۆ من هەر لە یەکەم دقەوە سێشت زۆر 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 ناخۆش بوو یەکەم جار کە من کەسێکم ڕۆشتومە بۆ وڵاتە بۆی بە ئازادی بژیم من لە وڵاتی خۆم هەستم کردووە ئازادیم نییە ئەچم بۆ وڵاتەوەکو پەناهەندەیەک بۆ ئازادی بژیم لە کاتێکا لە وڵاتی خۆم چالاک بوومە لە زۆربەی بوارەکانە بە تایبەتی لە سیاسەتا و دش بە ڕژێمی بەعس لێرە بەڵام لەگەڵەوەدا لە وڵاتی خۆم سجن نەکراوم بەس لە وڵاتێکی ئازاد سجن نەکرا لەسەر چیش تا ئێستا خۆشم نازانم فەلەبەرەوە ئەلەولایەنەوە زۆر زۆر بەلامەوە گران بوو کە من لە وڵاتێکی ئازادە بەبێ هیچ هۆیەک ئاها بە بیانوێکی سیرەوە بخرێمە زیندانەوە ئەوە لەلایەکی ترەوە کە من چوومە بۆ بۆی ژیانێک دوا ڕۆژێک بۆ خۆم و مناڵەکانم دابین بکەم بۆی مناڵەکانم لەو ژینگەی ئێرە بپارێزم بۆی لەوێ بە ئارامی و بە پێکەوە با بڵین بژین فبەداخەوە تووشی حالەتێک بووم کە لە مناڵەکانم دابڕام بۆ ماوەی 15 ساڵ دوایە کە دێمەوە یان بینمەوە ئێستا هەموو گەورە بوونەوە هەموو گەشتونەتە با بڵێن عمرێک کە ڕەنگە هیچ پێویستیەکیان بە من نەمابێ کە من لێرە ئەڕۆم بۆی مناڵەکانم بپارێزم بۆی خانەوادەکەم بەیەکەوە بێ بۆی چاوم لیان بێ بۆی لە پێش چاوم گەورە بن لەوێ بێبەشە کرێم لیان ئەوەش با بڵێن زەربەیەکی زۆر گەورە بووم خاڵی سێم ئەوەیە کە من کورد بووم ئێمەی کورد لە ئەمریکا و لە دنیاە لەو کاتەیە بەوە تاوانبارەکان ئەکراین کە ئێمە نۆکەری ئەمریکاین کە ئێمە هەموو شتێک بۆ ئەمریکاکەین کە ئێمە حتا وایلات بوو ئەمریکیەکان وایە نەزانی پێشمەرگە شەریکەیەکی وەکو بلاک وۆتەرەوە کەواتە شەریکەیەکە ئەمریکا بەکرێ گیرگرتووە ئەمانە تەنها شەڕکەرن و شەڕ بۆ ئەمریکاکەن من لە کتێبی یەکەما ئەو بابەتەم ڕوون کردوێتەوە کە کورد چییە کێشەی کورد چییە پێشمەرگە کێیە ئەمانە بۆچی چەشیان هەڵگرتووە کە ئەو کتابم ڕەنجە دەنگێکی زۆری دایەوە خەڵکێکی زۆر و ئەیان و ئێمام شتانەمان دەربارەی کورد نەزانیوە فباشە من کوردێکم هەموو دنیا بەوە تاوانبارمەکات کە ئێمە با بڵێن لایەنگیری ئەمریکان کە ئێمە تەنانەت نۆکەری ئەمریکان بۆچی ئەمریکا بێ خۆی وا لە من بکات اینجا لەگەڵ ئەوەشدا کە من کوردێکم کە ئێمە بەحساب هاوپەیمانی ئەوان بین گەرچی بە هاوپەیمانیان نەئەزانین بەروەکو ترامپ خۆی وتی بە کرێمانیان گرتەوە بەداخەوە بەو چاوە تەماشامانیان کرد اینجا بۆچی ئەبێ مەسەلەن وەکو دەوڵەتی هەرێم وەکو نوێنەری هەرێم کە لە واشنگتن هەبوو بۆچی ئەبوو مەسەن پرسیارە نەکردایە کە بۆچی ئەوان گێچەڵ بە کوردێکە با بڵێن گێچەڵی پێەکەن و بۆچی ئەوان ناوی کوردێک پیس دەکەن فلەبەرەوە لەم لایەنانەوە زۆر با بڵێن گرتنەکەم سیر بوو و زۆر کاریگەر بوو اینجا شەگەر بڕۆینە ناو ژیانی زیندان خۆی چۆنە و ئینسان وەرە پێشچاوی خۆت ئێستا بەهۆی کۆرۆناوە زۆر کەس هەست بە دابڕان و با بڵێن مانەوە لە ژوورەوە کات حساب کە ساڵی پار لە وڵاتەیە کە چەند مانجێک با بڵێن ئێمە ناچار کراین لە ماڵەوە بمێنینەوە تۆ لە ماڵی خۆتایی لەگەڵ ماڵ و منداڵی خۆتایی خواردن بە ئارەزوی خۆتەوە لە کاتی خۆتایی خۆت تەلەفۆن و تەلەڤیزیۆن و رادیۆ و هەموو شتێکت پێتوانی پەیوەندیشت بە دنیاوە هەبێ هێشتا کەسانێک هەبوون زۆر لایەن گرابوون کێشەیان بۆ دروستە بوون اینجا دەوەرە بێنە پێشچاوی خۆت تۆ نەک لە ماڵی خۆتە لە وڵاتی خۆشت نیت نە تەلەفۆنت لایە نە تەلەڤیزیۆنت لایە نە هیچ ئاگاد لە دنیاە لە ژوورێکی تەنیاییت نە کەسێک شێ قسەی لەگەڵا بکەی اینجا بۆ 2 مانگیش نا بۆ 2 ساڵ وەربزانم ئەوە 2 ساڵی یەکەمت لە زیندان 2 ساڵی تەواوم لە ژوورێکی تەنیایی ئینفرادیە بووم و 4 ساڵ و نیویش دوای ئەوە لە سیزنێکی تایبەت بووم کە ئەوە پێم خۆشە دوای ڕوونکردنەوەیکی لەسەر بکەم چونکەوە بزانم لە
چاوپێکەوتنەکە ئەگەرچی من بە گیتمۆی ئەمریکا ناوم بردووە تا گۆنتینامۆی بچووک بەس هەندێک کەس تێکەڵیان کردووە کە گوایە من لە گۆنتینامۆ بوومە با هەموو دنیا بزانێ من قەت لە گۆنتینامۆ نەبوومە گۆنتینامۆی گەورە لە کوبایە کە دەرەوەی ئەمریکایە من لە ناو ئەمریکا بوومە منەوەتا نووسیومە کە لە 6 سزنی جیاواز لە 5 ویلایەتی ئەمریکا ئەم سەروسەرم پێکراوە بەڵام هەرگیز لە گۆنتینامای گەورە نەبووم بەس ئەو 4 ساڵ و نیوەی دوای 2 ساڵە ئینفرادیەکەم لە سزنی تایبەت بوومە ئەتوانم بڵم لە ژێرزەمینێکا بوومە چەندها چەند موسڵمانێکیان لێداناوە لەبەرەوەی سزنێکی تایبەت بوو لەبەرەوەی ئەو کەسانەی لەوێ بوون هەموو ئەو مافانەیان لێ سەندرابووە کە سزنەکانی تر هەیەە بۆیە لە ئەمریکایە ئەو سزنە تایبەتەی کە ئێمەی لێبووین بە لیتل گیتمۆ واتە گۆنتینامۆی بچووک یاخود گۆنتینامۆی دووەم ناوی دەرکردووە لە زۆربەی جەریدەکانە لە زۆربەی مەقالاتەکانە لە زۆربەی و کتابانەی کە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە دەرچوونە و باسی شەڕی تیرۆریستەکەن کە باسی ئەو دوو سزنە تایبەتە ئەکەن کە منی لێبوومە بە گۆنتینامۆی بچووک ناوی دەبن کە منی شوتو بووم گۆنتینامۆی بچووکی تر هەندێک کەس لیان تێک چووە کە گوایە ئەمە لە گۆنتینامۆ بووە و نازام کاک یاسین ئێستا نامەشم بۆ هاتۆ مەسیجم بۆ هاتووە زۆر بینەرانیش چاوەڕێ ئەوەکەن کە هەم بینەرەکان وەم ئێمە ببیتە ناو ئەو ژیانی کە لە زیندانە بەڕێت کردووە دەستپێکی ژیان چۆن بووە چۆن پۆلیس هاتوو تۆی دەستگیر کرد بە تۆمەتی چی وتیان تۆ لەسەر ئەوە تۆ ئەوەین بۆ زیندان و یاخود لای پۆلیس و ئەوە لەو بابەتەوە دەست پێ بکەین وڵی بەنسبەت شتێکم لەسەر نووسی بوو هەر چوارینەیەکشم لەسەر نووسی بوو ئەڵێم تاوانە کە ئەو 15 ساڵە ناو بنرێت ژیان چونکە بە حەقەت ژیان نەبوو و ژیانیش لە ئازادی نییە بە تایبەتی بۆ کەسێک لە زیندانە نییە بە تایبەتی بۆ کەسێک کە ئازادی خواست بوو بێ کەسێک هەموو ژیانی خەبات بوو بێ و بۆ ئازادی کەسێک ئازادی لە خودی خۆی و لە هەموو شتێک خۆشتر ویستی بێ کەسێک ئامادە بوو بێ ژیانی خۆی بک بە قوربانی ئەوەی کە ئازادی بێنێ بۆ خۆی و بۆ نەتەوەکەی کەسێک کە چەندان سەرێشەی توش بووە لە ژیانیدا بەس لەبەرەوەی داوای ئازادی کردووە فە کەسێکی وە لە زیندانە هەرچیەکی هەبێ ژیانی نییە فە لەبەرەوە من ژیانی زیندان بە ژیان دانانی بەڵام معاناتە بەڵام کارەساتە بەڵام دەردە مەرجیە چۆنیش بووە و چۆن بەسەر بووە باوەڕ ناکەم نە بەو دوو بەرگە کتابە و نە بە هیچ شێوازێک تعبیری لێ بکرێت بەڵام ئەوەندەی پێم کراوە لە کتابەکەیە باسم کردووە کە چۆن ژیاوم کە چۆن توانیمە ئەگەر مێشکم تێک نەچوو بێ هۆی چیە مێشکم تێک نەچووە ئەگەر بە سەلامەتی مامەتەوە و لێ ڕزگار بوومە چۆن بووەوە چیم کردووە و چۆن توانیمە بە سەلامەتی بمێنمەوە چکە بە حەقەت ئێمە لەگەڵمان نابوو نەک 2 ساڵ 6 مانگی پێ ناچوو لە ژووری ئینفرادیە ئەهاتە دەرەوە و کۆمەڵێک نەخۆشی دەرونی بۆ دروستە بوو ساڵێکی پێ ناچوو ئەهاتە دەرەوە تەواو مێشکی تێک چوو بوو فهۆی چییە کە من مێشکم ئەگەر تێک نەچوو بێ هۆی چیە تێک نەچووە و چۆن بەرگەی ئەو حالەتەم گرتووە ئەوە لە کتابەکەی هەموو باسەکرێ کە ئەتوانم بیجێڕمەوە بۆ دووشت کە پێوترێ باکگراوند واتە ئەو شتەی ئەو شێوازە ژیانەی کە من هەم بووە لە پێشە ئەو ئەزمونەی کە من هەم بووە لە پێشە ئێمەی کورد لە ئەدەبیاتی کوردیە بەردەوام زیندانمان بە قوتابخانە داناوە ئەو نیە قانعڵێ قانعم ئەمڕۆ لە زیندانە بە ئازادی ئەژیم فئینسان ئەتوانێت ئازاد بژی لە زیندانیشە کەسانێکیش هەن لە دەریشەوەن لە زیندانیشانین بەڵام ئازاد ناژین و سەرشۆڕن فلەبەرەوەی بە ئازادی ژیان شتێکە وەکو مەبدە ئەبێ ئینسان خۆی سەری خۆی بدانەوێنێ و ئاگای لێبێ فمن لەو لایەنەوەی کە قوتاب هەوڵمدا کە ژوورە ئینفرادیەکەی خۆم بکەم بە قوتابخانەیەک ئەو بوو لەوێ لە ماوەی 6 مانگیەکەمە کتابێکم نووسی بە ئینگلیزی ژیان نامەکەی خۆم بوو کە ئەوە گەڕانمەوە بۆ کوردستان و بیرەوەریەکانم پێدرا بوو کە شت نووسی بەڵێ ئەو 6 مانگە لە زیندانی ئینفرادیە ئەو کتابیانم نووسیوە سن ئۆف ماونتن لە دوای ئەوەش ئیتر بەردەوام بە خوێندنەوە و بە لێکۆڵینەوە و اینجا من بەردەوام خەریکی شعر و ئەدەبیات بوومە خەریکی فەلسەفە بوومە خۆم مەشغوڵە کرد بە ڕادەیەک جاری وا بوومە چوومەتە ناو کتابێکەوە 3 ساعات 4 ساعات کە دوایی شتێک ڕوویداوە لە زیندانەکەیە بە ئاگاتومەتەوە بیرم کەوتێتەوە کە لە زیندانە وەکو بڵێ لە دنیای زیندانە نەبوومە وەکو لە دنیای کتابە ژیام ئەوە زۆر ئیسفادەم لێ کرد کە من دۆستی کتاب بوومە و حەزم بە تەنیایی بووە بۆی بخوێنمەوە خاڵی دووەم کە زۆر یارمەتیدام بەگراونیشی کە لێرە بەداخەوە
سۆفیزمی پێڵێن ئەم سۆفایەتێش لە وڵاتی خۆمانە ناوێکی خراپی دەرکردووە بەڵام شتێکە ئێمە پێڵێن ڕوحانیت شتێکی کەیە کە ئەسڵی سۆفێتیشە بواە بۆ لایەنە ڕوحیاتیانە کە بێ گەرچی هەندێشتی من ئەو باگراوندم هەیە لەوەی کە هەر لە بنەماڵەیەکی ئاها دەرچوومە لە کولەیەکی ڕوحانیت تەواو کردووە لە هەموو ژیانمە ئەو تای خۆم ناسیوەتەوە خەریکی نوێژ و ئەو شتانە بوومە ئەمە وای لێ کردبوو با بڵێن کە زیاتر خەریکی دنیای ڕوحانیەتی خۆم بم دنیای ڕوحانیەتیش کاتی خۆی سۆفیەکان خۆیان ئەچوونە ئەشکەوتێکەوە ئەچوونە ژوورێکەوە هیچ جاوا بوو بە 6 مانگ نەهاتوونەتە دەرەوە خەریکی پاکردنەوەی دەرونی خۆیان و خەریکی عیبادەتی خۆیان بوون فلەبەرەوەش لە ئەدەبیاتی سۆفیزمە یاخود مسلمانانە زیندان چییە؟ زیندان خەڵوەتگایە فمن سوودێکی زۆرم لەوە کرد لەلایەکەوە بۆەوەی کوردم و خەریکی ئەدەبیاتم زیندانم کردە قوتابخانە لەلایەکەوە لەبەرەوەی مسلمان و خەریکی دینداریم زیندانم کردبێتە خەڵوەتگا ئەو کاتە من ئەو سوودەی کە من کردومە ئەو کەسانەی کە مێشکیان تێکەچوو نەبوویانە کرای قوتابخانە و نەبۆشیانە کرای خەڵوت باست لەوە کرد کۆمەڵی ئیمکانیات هەبووە ینی بۆت هەبوو داوای قەڵەم و کاغەز بکەی لەوێ ئەیاندای تێ ئەگەر شتەکانت بنووسیە لاکی هەڵدەگرت کە تۆ 15 ساڵ لەوێ ینی بەر نەبوویت ئەو نووسینانەی هەڵت گرتووە بە کێت ئەنار بۆت هەبوو بینێریتەوە بۆ دەرەوە بە حەقەت با بڵێن کەڵەم و کاغەز و ئەو شتانە جارێ لە سجنی عامیانە ئەو شتانە هەر کێشە نییە بەڵام لە ژووری ئینفرادیە کێشەیە جاروایە قەڵەمت نادەنێ قەڵەمێک دەدەنێ کە پلاستیکێکە نانووسێ کێشەیە بەڵام من لەبەر ئەوەی کە ئەوە بەر لە دادگایکردنەکەم بوو و دادگاییشم هەبوو و لەبەرەوەش ئەبوایە قەزێکم ئامادەکردایە بۆ دادگا لە ڕێگای پارێزەرەکەمەوە بەردەوام با بڵێن دەفتەر و قەڵەمم بۆ داهات و مافیۆم هەبوو لە ژوورەوە بووم کە گوایە من خەریکی با بڵێن قەزێکەم و ئامادەکردنی قەزێکەمم بۆ دادگا لە حەقیقەشدا من خەریکی نووسینەوەی ژیان نامەی خۆم بووم چونکە هیچ سەرم لە یاسا و قانونی ئەوان دەرناچوو تا بتوانم پارێزگاری لە خۆم بکەم دوایش ئێستا ئەڵێم ئەگەر ئەوەندەی ئێستا دەربارەی یاسای ئەمریکا ئازانم ئەگەر ڕۆژی جیرانەکەم نیوەی ئەوەشم بزانایە ڕەنگە ڕۆژێک لە زیندانە نەبوومایە بەڵام بەهەرحاڵ لە ڕێگای پارێزەرەکەمەوە دەفتەرم بۆ هات قەڵەمم بۆ هات گوایە من خەریکی نووسینەوەی قەزێکە بم کە شتێکیشمە نووسی ئەم بردەوە بۆ پارێزەرەکەم گوایە پەیوەندی بە قەزیەکەمەوە هەیە بەو شێوازە ئەو کتێبم لەگەڵ ئەو دانووسی و برمە دەرەوە وەلەو کاتەشدا ئینگلیزیەکەم وانە بوو ینی ئەو پێڵێن ئیدیتۆر ئەو با بڵێن پێدا ئەچۆوە دوای ئینگلیزەکەی ڕێکە خست و تای پێکرد و بۆمی ئەناردەوە من دوای چاوم پێ ئاخشانەوە و ئەو تێبینانەی هەبوو بۆمدا ئەنایە و دیسان جارێکیکە ئەمدایەوە دەستی فاتوانم بڵم هەموو نووسینەکانی سەردەمی ئینفرادیم لە ڕێگای پارێزەرەکەمەوە هاتە دەرەوە بڵم کاک یاسین لەو زیندانەدا لە ماوەی 5 ساڵدا ئەشکەنجە درای زۆر جاباز لە زیندانەکانی ئەمریکا دەکرێت کە ئەشکەنجەیەکی زۆری تێدایە ئەمە بوونی هەیە لەو زیندانانەدا بە حەقەت لە ئەمریکا ناو ئەمریکا باسەکەین بە گوانتانامۆ حالەتێکی تایبەتە و لە دەری ئەمریکایە و یاسای ئەمریکیا نایگرێتەوە لە ناو ئەمریکا لە هەر ویلایەتێک لە 5 ویلایەتەکەی ئەمریکا با بڵێن سزادان بە یاساغا سزا کەس نادرێت کەس لێکی لێ نادرێت کەس بۆ کسێکی لێ نادرێت کەس تەنانەت تفێکی لێ ناکرێ و جوێنێکی پێ نادرێت ئەو لەو لایەنەوە با بڵێن سزادان سزای ئەوەی کە پێڵێن بەدەنی بە هیچ شێوازێک لە ئەمریکا نییە بەڵام ئەوەی کە پێی بڵێن سزای دەرونی وەکوتم زیندا هەرەوەی زوڵمێک لە یەکێ بکەی گەورەترین کێشەیە و کەسێکیش بخەیتە ژوورێکی ئینفرادیەوە با بڵێن سزایەکی دەرونیە ئێستا لە هەموو ئەوروپاش ژووری ئینفرادی بە سزای دەرونی ئەزان فەلەبەرەوەی یاساغا بەڵام لە ئەمریکا هیواهەیە 10 ساڵ لە ژووری ئینفرادیە بەسەرە بە اینجا ئەوەی کە بێت با بڵێن دژایەتی کردنێکی ئاوها کە کێشت بۆ دروستکەن کە شتەکانت لەسەر زەحمەت بکەن کە واد لێ بکەن کە تۆ بەردەوام لە حالەتێکی ناڕەحەتیابی بۆ نمونە من ئەو 2 ساڵەی لە ژووری تایبەت و ئەو 4 ساڵ و نیوەی لە ژووری با بڵێن لە زیندانی تایبەت بوومە هەتاوەکو سەردانێکی مناڵەکانم کراوە ئەتوانم بڵێم قیرسپی بووە هەتاوەکو جاری وا هەیە نامەیەکم پێگەشتووە یا نامەیەکم ناردووە قیرسپی بووە بەسی ترین شت کە هەموو زیندانەکانی تری ئەمریکا هەیان بووە کە مجرم و پیاوکوژەکانیان هەیان بووە لە ئێمە یاساغ کرابوو هەموو ئەمانە فشارێکی دەرونی لەسەر ئینسان دروستەکە بەڵام سزای بەدەنیان نییە لە ئەمریکا کەواتە باس لە دیداری مناڵەکان کرد بابم بەیانێش یعنی زیندان یادگاری خۆشیتیانی هەمووی ناخۆشە بەڵام هیچ شتێک هەبوو لەو ماوەی
ینی تۆزێک یەکەم جار دڵخۆش بووی دوایە لە زیندان لە ڕۆژی گیرانتەکەتەوە تاوەکو ڕۆژێ بەروی لەو فاصلە یەکەم جارکەی دڵخۆشبی چی دڵخۆشی کردی؟ وڵایی ئەگەر بڵێم چی دڵخۆشی کردم بە شێوەیەکی گشتی ئەوەی کە لە ژیانمان دڵخۆشمەکا و بەردەوام پێم وایە سرم پێی بەرزە ئەوەیە ئەوە تا ئێستا ئەتوانم لە ڕێگای ئێوە بە نەکرد بە بینەرەکانی ئێوە بە هەموو جیهان بڵێم بە هەموو دنیا بڵێم هەر کەسێک پێی وایە کە من بچووکترین زوڵمم لێ کردووە کە بچووکترین حەقی لەسەرمە کە خوانەخواز ڕۆژێ لە ڕۆژان من لە ڕێگایەکەوە خەڵەتان ومە یا درۆم لێ کردووە یا ناحەقیەکم لێ کردووە با بێ دەست بکاتە پەنجە بکاتە چاومە ئەوەی من سرم پێی بەرزە ئەوەی من دڵم پێی خۆشە خۆم و ژیانی خۆمە خۆم ئەناسم خەڵکی چی ئەڵێ چیناڵێ کەیفی خۆیەتی من خۆم ئەناسم و پێشم وانە هیچ کەسێ بتوانێت بێت یەقەم بگرێ کە داوای حەقێکی خۆیم لێ بکات مرۆڤیش هیچ شتێک وەکە ئەوە ئینسان بێمنەت و سەربەرز ناکات فە لەبەرەوە کە من لەوێش بووم لە زیندانە هیوا هەبوو ئەوی چۆن مێشکت تێک ناچێت کە بە ناحەق گیراوی ئەموو ئەگەر بە حەق بگیرامایە مێشکم تێکە چوو بە زوادەم بە ناحەق گیراوم مێشکم تێک ناچێت ئەوی چۆن بەعکسەوە یەکێ زوڵمی لێ بگرێ پێی قبوڵ ناکرێ و مێشکی تێکەچێت ئەموو ئەگەر من شتێکم بکردایە بۆ ئەوەی زیندانی بکرێم و 15 ساڵ لە مناڵەکانم معانات بکێشن و خێزانم معانات بکێشن و ئەو هەموو هاوڕێم تووشی سەرێشە و دەردەسەری و لێپرسینەوە بن لەسرم ئەبواە هەتا ڕۆژی مردنم خۆم بە تاوانبار بزانایە کە من وام کردووە ئەو عالەمە ئەو هەموو ناڕەحەتیە ببینن وانە بەڵام کە تۆ بێتاوانی کە تۆ هیچ شتێک نییە بیری لێ بکەیتەوە بڵێ گەر وام نەوتایە وام نەکردایە ئێستا لە زیندان نابووم ئەو کاتە وەکوڵەی خۆت بە بەرپرس نازانی لەو معاناتەی کە کەس و کارەکەت یا خێزانەکەت یا مناڵەکان یا هاوڕێکانت کێشاویانە بەدەستەوە پێ بەردەوام ئەو وەکو بڵێ هۆیەک بووە بۆ ئەوەی کە من هەم خۆم ڕابگرمەوە هەمیش بڵێ دڵم ئاسوودە بێ گەرچی زوڵمەکەم لێکراوە بەس ئەگەر بێنەوە سەر ئەوەی با بڵێن دوو حالەتی زۆر ناخۆشم لە زیندانە بەکار هێناوە یەکێکی ناوم ناوە ناخۆشترین ڕۆژی زیندان وە بزانام لە کتابەکە باسم کردووە پێم خۆشە خەڵکەکە لەوێ بیخوێنێتەوە دووەمیشیان بەلای بەڵێمان بڵێ بۆ بزانینە و ناخۆشترین شتە چی بوو وڵایی ئەوەی کە ڕاستی بێ ڕۆژێکیان چاوەڕوان بووم کە خێزانەکەم بێت سەردانم بکات ئەو کاتە دوو مناڵی بچووکم هەبوو مناڵێکی تریان زۆر بچوو بوو کە خێزانەکەمە هات بچووکەکەی لای هاوسەکەمان جێڵا ئەو دوانەکەی ئەهاوت بۆ سەردان لە بینی ئەو شارەیە کە دێن بۆ لامان بۆ ئەو شوێنەی کە سەردان مەکەن ڕووبارێکی لێ ناوی هاتسن ڤاڵیە هاتسن ڤاڵی پردێکی لەسەر و جادەکەی تۆ زێلەفەیەکی تایە من خۆم جارێک لەوێ دامێکم کردووە خەری بوو بکەومە خوارەوە بۆ ناو بەحرەکە لەو ڕۆژەیە من با بڵێن سەردانم هەیە یەکسەر لە تەلەڤیزۆن دەرچوو کە سیارەیەک لەو پردەوە کەوتۆتە خوارەوە ئافرەتێک و دوو مناڵی تایە منیش ئافرەتێک و دوو مناڵ وعدە بەو ڕێگایە بێن و سەردانم بکەن بووە کاتی سەردانەکە دەرنەکەوتن دەدەقە دواکەوت دەرنەکەوتن چارەکێ دواکەوت دەرنەکەوتن نیو سەعات دواکەوت دەرنەکەوتن ئیتر بەردەوام حالەتن زۆر تێک چوو هاوارمە کرد خۆیان هەرچیم لەکەی لێم بکە بەس مناڵەکان و خێزانەکەم شتێکیان لێ نەهاتبێ و پێشم وابوو لە سەدانەوەت خۆیان ئافرەتێک و دوو مناڵ هەم خێزانەکەم ئەو کاتە ڕەنگە بەهۆی ئەو حالەتە دەرونەی کە بۆی دروست بووە بەهۆی ئەو هەموو زوڵمەی کە لە ئێمە کراوە شڵەژابێ و هەمیش ئافرەتێک و دوو مناڵ و منیش کاتی سەردانە و دەرنەکەوتن ئیتر ئەڵێ هەموو دقەیەکی بە 2 ساڵ لێمە ڕۆی مەرگم ئەبینی هەرچەندێ لە پۆلیسەکە شەپاڕام و ڕێگام بدا یەک تەلەفۆنێ بکەم بەس بزانم ئەوان لە ماڵ نییە لە ماڵ نییە ئەی وەڵات تۆ بۆ نییە تەلەفۆن بەکاربێنی فئیتر ئەڵێ ئەو ڕۆژەم چەندان مەرگم بە چاوی خۆم بینی مەرگم بە چاوی خۆبی لە کۆتایە بە حەقەت کوڕێک لەو لامەوەیە فەنازام هۆی چی بوو ئەو کوڕە هەر لە خۆیەوە ڕۆژنا ڕۆژێ هەر کاتێ پێی بکرایە لە ژێر دەرگاکەوە جەریدەی بۆم فرێدا کە باسی قەزەکەی منی تێدایە کە هاو ڕۆژە جەریدەی هاوردام لە دەرگاکە یەکسەر پێم و منی ژمارەیەکم نووسی بوو لە سەورەقەیە بۆم فرێدای دەرەوە وتم کاکە بڕۆ تەلەفۆنێ بۆ ئەو ژمارەیە بکە بەس بزانە ئەگەر لە ماڵ بوون بەس بزانە بۆچی نهاتوونە یا ئەگەر وەڵامیاندایەوە بەس ئەوەندە بڵێت تۆ لە ڕێگای منەوە تەلەفۆن بۆ کراوی تر هەرەمیس ئەگەر دەنگی ئەویان پێ بگە باشە فئەویش چووە خوارەوە دوایی پۆلیسەکە بینی بووی وەرەقەکەی لێ سەندبوو نەیهێلا بوو دوای هاتەوە جارێکی تر وەرەقەکەمدا پێی چوو تەلەفۆنی کرد ئەی وەڵات جواب ناداتەوە ئەوی داخراوە تەلەفۆنەکە وتم بەخوا لە ژێر بەحرەکەیەکە داخراوێ ترتەوە باوەڕ ئەەکەی لە سەعات دەوە کە 11 با بڵین سەردانەکەم ئەبوایە بات هەیە تا سەعات 3:30 ئەو ڕۆژە هەموو دقەیەکی مەرگم بە چاو خۆم بینی
اینجا لە دەور سەعات 3:30 لەوێت دۆزیویانەوە مناڵەکە و دوو مناڵ و ئافرەتەکەیان دۆزیبەوە بەس هەموو وادەم سێ مناڵیتیانە بێ بەس کۆی من نوێ بەس ناویانیان بڵاو ناکردەوە لە بەرەوەی بە پێی یاسا لە ئەمریکا بێ لە پێشە کەس و کارەکەیان ئاگادار بکەنەوە وەڵا دوای ئەوە هەرچین لیان مەپاڕایەوە گەرناوەکانیان بڵاوکردنەوە یا شتێک وەرن پێم بڵێن بزام ناوەکەی ئەوان نیە ئەوان نییە دوای سیارەکەیان دەرکرد کە سیارەکەیان دەرکرد سیارەکەی من نەبوو کە سیارەکەی من نەبووتم ئینشاڵڵا ئەوان نین بەڵامی تر هەموو بڵێ یەکێک کە هاوردی بێت یا سیارێکی یاردبێ هەرە ترسام لە دوای ئەوە لە سەعات 3:30 بوو یا 40 دقە بوو ناوی ئافرەتەکەیان بڵاو کردەوە لە میدیا کە ناوێکی ئینگلیزی بوو ئەڵێ ئیتر تۆزە سەبوریم هات اینجا سەبوریەکەم چییە؟ ئێخوایە گیان ئەم هەواڵە ناخۆشەی کە ناوی کەسێک بڵاوکەنەوە ئێستا کەسێکی وەکو من ئەبێ بکەوێتە ئەو حالەتەی منەوە کە ئەو خێزان و مناڵەکەی خۆی لەدەستداوە کەچی منە بێت تۆزە دڵم خۆش بێ کە هیچ نەبێت ئەوەی من نەبێت نەمەزانی بڵم دڵم پێ خۆشە بێ نەمەزانی بڵم زۆر باشە مامۆستا یاسین دەمەوێت دواپەیامت بۆ ئەو زیندانیانەی کە زۆرێگەن لە هەرێمی کوردستان دڵنیام مێسەس بینەری بەرنامەکەمان بێتاوان دەستگیر کراون ئاینی پیرۆزی ئیسلام ئەو ڕۆحیانەتەی ئەو پابندبوونی بە ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند کاریگەری دەبێت لەسەر سەبرمان لە زیندان بێت یاخود لەسەر هەر شوێنێکی دیکە بێ من دڵنیام ئەو 5 ساڵێک کە تۆ تەحمل و کردووە سەبر کردووە پاڵنەری ئاینی پیرۆزی ئیسلام بوو کە هەم لایانی دەرونی باش بوو هەم مێشکت کردوتەنی تێک نەچووە ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئەو کەسانی کە بێتاوان دەستگیر دەکرێن یاخود لەسەر هەموو حاڵەتێکی دیکە وەکوتم هیچ گومانی تێدا نییە کە لایەنە ڕوحیانێتێکە کە ئەگەر ئینسان بتوانێت تەنیایەکە بۆ خۆی بکاتە خەڵوەتگایەک ئەو کاتە نەک هەر تەنیایی مێشکی تێک نادا بەڵکو تەنیایی سوودیشی لێبینێ ئەگەر بتوانێت بیکاتە قوتابخانەیە خۆی بە خوێندنەوە و نووسین و با بڵێن لێکۆڵینەوە سەرقاڵکە ئەو کاتە نەک هەر تەنیایی مێشکی تێک نادا بەڵکو پێویستیشی بە تەنیایی ئەبێت کەبرایکی ئەمریکیە قسەیەکی ئەڵێ ڕەنگە ئێمە لە کاتی لەشساغی و بوونە و دەسەڵاتە وا هەز بکەین کە پێویستمان بەخوانیە بەڵام لە کاتێکا کە نەخۆشەکەوین لەشتاقیەکەمانە بێتە نەخۆشی دەسەڵاتەکەمانە بێتە زیندان و بێ دەسەڵاتی ناودەرکردنەکەمانە بێتە قوربەسەری لەو کاتەیە هەستەکەین کە چەندە پێویستمان بەخوا هەیە ئەوانەی با بڵێن کە لە کاتێک لە دنیادا ئەبڕێن کە لە کاتێک با بڵێن وەسائلی یان بەدەستەوە نامێنێت کە بتوانن خزمەتی خۆیانی پێ بپارێزن یا ئامانجی خۆیانی پێبێنە دی هەموو هیوایەکیانەکەوێتە سەرخوای گەورە و هیچ گومانیشی تێدا نیە ئەگەر من باوەڕم بۆ نەبووە شت بە قەدەری خۆیە زوو مێشکم تێکرد زۆر باش لەبەرەوە لەو لایەنەوە هیچ گومانی تێدا نیە بەس وادەم باسی زیندانی ئێرەت کرد و باسی کەسانێت کرد بە بێتاوان لە زیندانە بن ئەگەر ڕێگام بدەی با دوو خاڵ لەسەرەوە بڵێن بەس زۆر بە کورتی مامۆستا باش ئینشاءڵڵا هەوڵەدەم یەکەم خاڵ بەنسبەت با بڵێن حکومەتی هەرێمەوە ئێمە گەلێکین خەباتمان بۆ ئازادی کردو ئەنفال کراوین هەرچیمان بەسەر هاتووە بۆ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان یاسامان هەبێ و خەڵکەکەمان ڕێزی هەبێ و هیچ کەسێک بە بێتاوان لە زیندانە نەبێ من داواکەم لە حکومەتی هەرێمی کوردستان هەر کەسێک مەحکەمە نەکراوە هەر کەسێک بەبێ دادگا گیراوە ئەمڕۆ نەک بەیانی ئازادیان کرد چونکە ئەوانە لە ئازاد نەکرێن واتا ئێمە خوێنی شەیدانمان دۆڕان واتا ئێمە ئەنفالمان بە فیڕۆچوو واتا ئێمە خەباتمان نەکرێت لەلایەکەوە ئەوانەشی کە لە زیندانان بەڵێرەوەڵا داوایان لێ یەکەم قورئانەکە بگرن بەدەستانەوە دەستکەنە نوێشکردن ئارامیە دۆزنەوە زۆر سپاس بۆ مامۆستا یاسین عارف نووسەری کتێبی 15 ساڵ ژیان لە زیندانەکانی ئەمریکا زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان سپاس زۆر بەخێر